ئیسرائیل گۆڕانکاری بەسەر بڕیارێکی پێشووتری هێنا بۆ ڕێگەگرتن لە 2 ئەندامی کۆنگرێسی ئەمریکا بۆ چوونە ناو ئیسرائیلەوە. ئێستا دەڵێت ڕێگە بە یەکێکیان دەدات. وەزیری ناوخۆی ئیسرائیل ئاریا دێری گوتی لەسەر بنەمای مرۆڤایەتی ڕێگە باڕەشیدا تلەیب دەدرێت سەردانی داپیرە تەمەن 90 ساڵانەکەی لە کەناری ڕۆژاوا بکات و داوای لێکراوە ڕێز لە کۆتوبەندەکان بگیرێت و لە میانەی سەردانەکەیدا هیچ هەوڵێک نەدات بۆ بەرەو پێشبردننی بایکۆتکردنەکان. سەرۆک ترامپ دەڵێت ئەو نەدڵخۆشە و نەنیگەرانیشە لە ئیسرائیل کە ڕێگەی نەدا 2 ئەندامی دیموکراتی کۆنگرێسی ئەمریکا ئیلهان عومەر و ڕاشیدا تلیب سەردانی وڵاتەکەی بکەن. ئەوان زۆر دژی ئیسرائیلن، دژی جووەکانن. ئەگەر کەسێکی تر لێدوانی وای بدایە باجی قورسی ئەو قسانی دەدا، بەڵام من لەگەڵ خەڵک لەوێ قسەم کرد. ترامپ نەیوت لەگەڵ کێ لە ئیسرائیل قسەی کردووە. بەر لەوەی ئیسرائیل ئەو بڕیارە بدات، ترامپ وا دیار بوو لە تویتێکدا هانی ئیسرائیلی داوە و نووسی بووی لاوازیەکی گەورەی ئیسرائیل نیشان دەدرێت ئەگەر ڕێگە بدات ئەندامانی کۆنگرێس عومەر و تلیب سەردانی وڵاتەکەی بکەن. ئەوان ڕقیان لە ئیسرائیلە، ڕقیان لە هەموو جووەکانە و ناتوانرێت هیچ بکرێت بۆ گۆڕینی مێشکیان. عومەر و تلیب هەردووکیان بە ئاشکرایی ڕەخنە لە هەڵسوکەوتی ئیسرائیل بەرامبەر بە فەڵەستینیەکان دەگرن. بڕیار بوو لە ماوەی چەند ڕۆژی داهاتوودا ئەوان سەردانی ئیسرائیل و چەند شارێک لە کەناری ڕۆژاوا بکەن. ڕێبەرە جووەکانی ویلایەتی مینەسۆتا کە عومەر نوێنەرایەتی دەکات ڕخنەیان لە ئیسرائیل گرت بۆ ڕێگەگرتن لە عومەر و ڕاشدا تلیبی نوێنەری میشیگان تا سەردانی ئیسرائیل بکەن بەهۆی پشتیوانیکردن لە بزوتنەوەیکی ئاشتیانە کە هەوڵ دەدات فشاری ئابووری بخاتە سەر ئیسرائیل بۆ کۆتایی هێنان بە داگیرکاری کەناری ڕۆژاوا. هەست دەکەم ئەندامی کۆنگرس ئیلهان عومەر پێویستە بڕوات بۆ ئیسرائیل تا خۆی ڕاستیەکان بە چای خۆی ببینێت و پێم وایە ئەو بڕیاری دراوە بڕیارێکی هەڵە بووە. عومەر شەوی پێنجشەمە لە کۆبوونەوەیەک لە مینەسۆتا ئەو پرسیارانەی ڕۆژنامەوانانی لەسەر ڕێگەگرتن بۆ چوونەکەی بۆ ناو ئیسرائیل پشتگوێ خست. پێشتر بەیاننامەیەکی دەرکرد کە تیایدا ڕاگەیاند ڕێگرتنەکەی حکوومەتی ئیسرائیل لێی دەبێت بەهۆی ڕێگەگرتن لە ئەنجامدانی کارەکانی وەکو ئەندامێکی کۆنگرێسی ئەمریکا. لە لاپەڕەی تویتەری سەرۆکوەزیری ئیسرائیل بنیامین ناتانیاهو ئیسرائیل ڕەوایەتی دابوو بە بڕیارەکەی و نووسی بووی ئەو ژنانە شوێنی سەردانەکەیان نووسی بوو فەڵەستین نەک ئیسرائیل و داوایان نەکردووە چاویان بە هیچ کاربەدەستێکی ئیسرائیلی لە حکوومەت یان ئۆپۆزیسیۆن بکەوێت.